ئەمە یەکێکە لەو پرۆژانەی کە بەنداوی سماقولی گەلی کێمە ئەو ڕووکەوە ئەم بەداوامان کردەوە. بەنداو بە شێوەیەکی گشتی سوودەکانی ئەوەیە کە یەکەم ئاوگڵدانەوەیە بۆ کشت و کاڵ. ئێمە لە هەموو شوێنەکان تەبان زەوی کشت و کاڵی باشمان ئێستا لێرە زۆر لە باخەکانی دووری ئەم بەنداوە بەڕاستی پێویستیان بە ئاو هەبووە و لەو دیویش ئێمە زەویێکی زۆری کشت و کاڵیمان هەیە کە پێویستی بە ئاو هەیە. هەمیشە بەنداو دەبێت هۆی ئەوەی کە کانی و کانیا و سەرچاوەکانی ئاو ببوژێنێتەوە. لە هەمان کاتدا کە ئێمە کێشەیەکمان لە هەرێمی کوردستان کە ئاستی ئاوی ژێر زەوی زۆر دابەزیوە، یعنی شوێن هەیە 100 متر دابەزیوە ئاستی ئاوی ژێر زەوی و زیاتریش. بەنداو دروستکردن هەمیشە دەبێتەوە هۆیە کە ئاستی ئاوی ژێر زەوی بەرز بێتەوە. ئەمەش یەکێک لە پێویستەکانی ئێمە لە هەرێمی کوردستان. ئەم بەنداوە نزیکەی 8 ملیۆن و 600 متر سێجا ئاو گڵ دەداتەوە. سوودەکانیشی بۆ هەم کشت و کاڵ و باخ و باخچەکانی ئێرەیە ئەم دۆڵەیە و لە هەمان کاتدا بۆ ئەو دیویش هەر ئێمە سوودی دەبینین. چەشی قەرەبوویان پێدراوە، بەڵام دەبێ بەڕاستی من لێرەوە ینی ئەوە داوا لە بەڕێ سەرۆکی حکوومەتیش دەکەم کە حەقەتەن ئێمە هەوڵ دەین ئەگەر بە قستیش بێ ئەگەر بە قۆناغیش بێ ئێمە ینی حەقی ئەوانە بدەیت چونکە بەڕاستی ئەم تەماشا دەکەم مەسەڵەن باخێک زەرمەند